زۆربەی چالاکی وەرزشەکان و کێبڕکەکانی یەکێتی وەرزشە عێراقیەکان لە سلێمانی بەڕێوە چێ. سوارە کەریم لێپرسای بەشی وەرزشی کورسات نیوز لە سپۆرت مەگەزین میوانە باز لە چەند بابەتێکی وەرزشی یەکەین وەکو ئەوەی کە بینیتان بۆ سلێمانی بۆ بە سەکۆیەک بۆ ئەوانە. کاک سوارە بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت. سلێمانی بۆچی بۆ بە سەکۆیەک بۆ چالاکی وەرزشەکانی عێراق؟ بیرمان نەچێ شاری سلێمانی هەر لە کۆن و پەیوەندێکی بەهێزیان هەیە لەگەڵ یەکێتی وەرزشەکانی عێراقداوە هەمیشە سەرجەمێکی تێوەرشەکانی عێراق و بەرپرسەکانی وەرزشی عێراق چی لە کاتە جیاوازەکانی ساڵتەوە بێ سەردانی ئەم شاریان کردووە بۆ لە نزیکەوە بینینی ژێرخانی وەرزشی ئەم شارەوە. لە ماوەکانی ڕابردوودا بیرمان نەچێت چەند وەفدێکی گرنگی وڵاتانی جیهانیش سەردانی ئەم شاریان کردو. ئەم شارە لە هەموو ڕۆکانەوە پێگەیەکی بەهێزی هەیە بۆ میوانداریکردنی پاڵەتەکان چلیارەکانی تێنس بێ، ساحە مەیدان بێ، یاریە با بڵین تاکەکان بێ، هونەر بەرگەکان بێت کە گرنگی زۆری پێدرا. دەتوانم بڵێم لە هەمان کاتدا هەر چەند ئێمە داوای زیاتر و زیاتر دەکەن و لە بەڕێوەبەرەکەی بەڕێزیشتان دەتوانم ئاماژەی پێ بدەن کە پێویستیان بە ژێرخانی زیاتر هەیە، بەڵام لە ئێستادا بەهۆی ئەوەی کە چی لە ڕووی کەشوهاوا، چی لە ڕێگەی ڕێگەوبانەوە، چی لە ڕووی هۆتێلەکانەوە، چی لە ڕووی باشی خەڵکەکە و با بڵین کە خەڵکێکی هەمیشە لە جنوب دەوترێت کە خەڵکی سلێمانی هەمیشە خەڵکێکی کراون بەڕووی میوانەکانیاندا، ئەمانە هەمووی وای کردووە کە یەکێتی وەرزشەکان بە پەرۆشە بوون کە زۆرترین چالاکیەکان لە شاری سلێمانی ئەنجام بدەن و بەڕێزت هەوەی ئەو وێنانەی کە ئێمڕۆ دەبینین کە بەڕاستی جێی خۆشحاڵیە کاتێک کە دەبینی زیاتر لە 300 یاریزانی ناوەڕاست و باشووری یانەکانی عێراق ڕوو دەکەن لە شاری سلێمانی ئەمەگەر بێت و لە هەموو ڕۆکانەوە سەنگانی بکەن چی لە ڕووی هۆتێلەوە، لە ڕێی خواردنەوە، لە هەموو ڕۆکانەوە ئەم شارە قازان دەکات. لە هەمان کاتیشدا هاتنی ئەوان بۆ ئێرە و بینینی ئەم ژێرخانانە خۆی لە خۆیدا دەبێتە پاڵنەرێکی باش و پاڵپشتێکی باش بۆ وەرزشی عێراق و هەروەها ئەمە دەبێت شارەکەش لە ڕووی پلانەوە چی لە ڕووی پارێزگاوە لە ڕووی بەڕێوەبەراتی وەرزشی سلێمانیەوە بیلەوە بکەینەوە کە ژێرخانی باشتر و کاری باشتر بۆ بکەین بۆی کە هەنگاو بنین بەوەی کە زۆرترین پاوەندی جیهانی دەرەوە بێنینە شاری سلێمانی کە پێشتریش کام پاوەتە نەبوونی هەبوو لە شارەکە. هەموو چالاکیەکان کە لە سلێمانیە کرێ کورسات بەشێکی سپۆنسەریەکە و بەشێکی چالاکیەکانیش ڕووماڵە کرێ. ئەمە چ کاریگەریەکی دروست کردووە لەسەر هێنانی پاڵەوانتەکان دیسانەوە بۆ سلێمانی؟ نەبێت ئەوەی کە با بڵێن ڕکلام بۆ کەنەڵەکە خۆمان بکەین کاتێک کە زۆربەی چالاکی وەرزشەکان کە دەهێنرێت ئێرە یەکێتی وەرزشەکانی عێراقیش سەرۆکی یەکێتی وەرزشەکانی عێراق ئێستا پەیوەندێکی زۆر باشە لەگەڵ کەناڵەکەدا هەیە و هەروەها ئەو بەرپرسە وەرزشیانشی کە لە شاری سلێمانیدا هەن ڕاستەوخۆ بەو کە لە کورسات ڕادەبینن بەوەی کە بێن ڕووماڵێکی باشیان بۆ بکەن تاکو بگاتە زۆرترین بینەر و لە هەم لە ناوخۆی عێراقدا هەم لە دەرەوەدا و کەناڵەکەش پێگەیەکی زۆر بەهێزی هەیە لە هەرێمی کوردستان دەبێت چی لە عێراقیش دەبێت. دەتوانم بڵێم کە ئەو گرنگیدانەی کەناڵەکەشمان بە وەرزش کە وەک دەبینین کە لە کورسات نیوز ڕۆژانە بۆ ماوەی 3 کات ژمێر یاریەکان ڕووماڵ دەکرێت بێزگە لە سۆشیال میدیا و هەروە لە کورساتی هونەریش کە لە هەفتێکدا بۆ 2000 بە تایبەتی لە ڕوودا و وەرزشەکانی ناوخۆ زۆربەی وەرزشکارە ناوخۆکانمان کاتێک کە دەچنە دەرەوە کە لە ناوخۆدان ئەو چالاکیانەی هەیە کە لە شاشەی کورساتەوە خۆیان دەبینەوە. ئەمە جارێکی تر ئەوەیە کە هەمیشە کورسات بە ماڵی وەرزشکاران ناوبراوە. باشە کاک سوارەمە لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی جیهانیش کورسات بەردەوامە لە ڕووماڵە جیهانەکان لە پێشتردا ئامادەبوونی لە چەندین بۆنەی وەرزشی هەر لە مۆندیالەوە هەتاوەکو چالاکیەکانی دیکەش. ئێستاش مایکی کورسات لە بەردەم ئەستێرەکانی جیهانە ئەبینین کە کەمێکی دیکە ئەبینین مایکی کورسات نیوز لە بەردەم ئەستێرەکانی جیهانە لە شەوی ڕابردوو لە هەفتەی پێشتر بەردەوام هەبووە. پلانی کورسات چییە بۆ ڕووماڵی چالاکیە جیهانیەکان؟ ئێمە بیرمان نەچێت ئەگەر باسێکی مێژووی وەرزشی هەرێمی کوردستان بکەین بە تایبەت بۆ بۆنە جیهانەکان هەمیشە ئێمە بینەری پاڵەوانتە جیهانەکان بووینە بە تایبەتی مۆندیال و چامپیۆنز لیگ و خولەکان هەمیشە لە ڕێی یوتیوبەوە یاریەکانمان بینیوە یاخود لە ڕێی کەناڵەکانەوە بینیمانە زۆر نەبووە پێش ڕۆژنامەنووسێکی کوردستان یاخود وەرزشی کوردستان یاخود ڕۆژنامەنووسان بە ڕووی پاڵەوانتە جیهانەکان دابکرێنەوە. برای بەڕێزمان مەستەفا زانە قادر کاتێک لە مۆندیالی 2014 کە چووە مۆندیالی بەرازیلەوە بووە دەستکەوتێکی گرنگ بۆ ڕۆژنامەنووسانی وەرزشی هەرێمی کوردستان کە ڕۆژنامەنووسێک چووە دەرەوە. دواتر ئەمە بیر لەوە کرایەوە کە ئێمە بەڕاستی پەیوەندەکان زیاتر فراوان کرێەوە بوو دەڕێی نوێنەری ئێستای حکوومەت هەرێمی کوردستان کاکدارەوانەوە کە لە بەڕاستی کاری گەورە و گرنگی کرد لە وڵاتانی ئەوروپادا و ئەمە بووە هۆی ئەوەی کە ئێمە زیاتر بیر لەوە بکەین کە پەیوەندی بەهێزی خۆمان لەگەڵ وڵاتاندا لەگەڵ یەکێتی وەرزشەکاندا بەهێز بکەین. بیرمان نەچێت مۆندیال خەونی هەموو وەرزشکارێکە، خەونی هەموو یاریزانێکە لە جیهاندا، خەونی تەنانەت شەیدانی وەرزشە کە بچن لە یاریەکدا نەچنە ناو یاریگاکە لە دەرەوە یاریگاکە بن یاخود بچن لە وڵاتانە بینین کە میوانداری دەکەن. ئەو بوو بینیمان کە خۆشبەختانە 3 ڕۆژنامەنووسی کەناڵی کورسات بەندە
بەڕێزت کاکداروان لەوێ بوون لەناو یاریەکاندا بوونمان هەبوو کە دەمابینی چەند مەترێک لە ئەستێرە گەورەکانی جیانەوە دوور بووین بۆ ڕووماڵکردنی یاریەکان بیرمان نەچێت ڕووماڵکردنی ئەو جۆرە ئیڤنتانە کارێکی هەروە ئاسان نییە بێمەوە بۆ سەر ئەوەی کە کاتێک کە یاری کۆتایی چامپیۆنز لیگرا لەوانەیە بڵم هەندێک بەڵام ڕۆژنامەنووس هەبوو بێ یاخود کەناڵ هەبوو بێت لەوانەیە هەوڵی ئەویان دەبێت کە بلیتیشان دەست بکرێت بۆ هاتن بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەڵام بەندە لەگەڵ کاکداروان لە مانگی شەش کاتێک کە چوین بۆ یاری کۆتایی لە تورکیا بەڕێوە چوو بەشی ڕۆژنامەنووسان فەرشی سووریان بەداخرا بوو شوێنی VIP مان هەبوو تایبەت بووین ئێمە دەچوین با بڵین هاوشانی کەناڵەکانی BBC و سکای سپۆرت و بین سپۆرت و ئەنە دەوەستاین لە دوانمان یاریزانەکان وەردەکرد بەڵام بیرمان نەچێت بەوەی کە برای بەڕێزمان کاکداروان کەسە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە کە سەرقاڵی کارێکی ترە ئێمە ناکرێت بوەستین دەستەوەستان بوەستین کە ئەم پایە گرنگە بە تایبەتی کورسات نیوز مایکی چۆتە ناو سەرجەم یاریگاکانی ئەوروپاوە ینی لێت نەشارمەمە پەیوەندێکی بەهێزمان هەیە ڕۆژانە لەگەڵ ڕاگەاندنی یانی مانچەستەر ئەنتەر میلانە ڕیال مەدریددا و لەگەڵ زۆربەی کتێوەرزەکاندا و ڕۆژنامەنووسەکاندا هەیە ئێمە ناکرێت ئەم پەیوەندی کۆتایی پێبێنی ناکرێت یەکسەر مایکی کورسات بەو فراوانی لە وڵاتانی ئەوروپاوە یەکسەر پاشەکشە بکات و هیچ سالێکەکەت نامێنێ و دەتوانم بڵێم لە نێو کەناڵە وەرزشەکاندا لە نێو شەقامی وەرزشدا کورسات بووەتە پێگەیەک بۆ گەیاندنی دەنگ و سەدا و پرسیاری شەقامی وەرزشی بۆ یاریزانە گەورەکانی جیهان ئەگەر نوێترین چالاکیمان سیر کرد بێت نوێترین چالاکی ئیمانسەی کرد بێت کە کاتێک بەڕێوەچوونی یاری کۆتایی یاری جامی جیهانی یانەکان دەر وڵاتی سعودیە دەبینین هاوشێوەی ئەوەی کە ئێستا دەبینین کە مایکی سکای سپۆرت لە بەردەم ئێستەرەکانی وەکو فۆدین و ناسان ئاکی داوەستاوە مایکی کورسات نیوزیش وەستاوە هاوشێوەی ئەوە و هەروەها ئێمە بیرمان نەچێت ئێمە ساڵی داهاتوو چەند پاڵەوەندێکی گەورە هەیە لەسەر ئاستی ئەوروپا یۆرۆمان هەیە ئۆلمپیاتی پاریسمان هەیە و هەروە کۆپا ئەمریکامان هەیە ئەمانە هەمووی بەو پەیوەندی کە هەمانە خۆشبەختانە دەتوانین کای لەسەر بکەین کە مایکی کورسات نیوزیش لەوێ ئامادە بێ بە ڕووماڵکردنی یاریەکان هەروەها چەند چالاکی یەکێک لەو چالاکیە گرنگانەی کە هەیە لە ئەمریکا نامەوێت ئێستا ناوەکەی بێ بڵێم کە زۆر گرنگە ساڵانە لە شەوی یاریەکەدا لەوانەیە دەستکەوتەکەی $1 ملیۆن بێت ئێمە هەوڵ دەدەین لەبێژ مایکی کورسات نیوز بێت بەردەم ئەستێرەکاندا بە دڵنیاییەوە بۆ ساڵی نوێ ئینشاءڵڵا پلانمان هەیە بۆ پەیوەندی کە هەمانە لەگەڵ ڕۆژنامەنووس و یەکێتی وەرزشەکاندا کاری گەورەتر باشتر بکەین من نمونەیەک دێنمەوە کاتێک لە وڵاتی ئیتالیا بووین کۆبوونەوەی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهان بۆ ئایپس بوو لەوێ گیانی میلۆ سەرۆکی ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهان کەسێکی بان کرد لە فیفاوەکە ڕێنمایی دەکرد بۆ ڕاگەیاندنەکانی جیهان کە چۆن بگەن بە قەتەر لەوێ چی دەکەن چۆن لایسەنسەکانیان وەردەگرتنەوە بۆ ڕووماڵکردنی یاریەکان لەوێ کاتێک ئێمە لەو کاتەیە کەنۆن ڕایتە هەندێک با بڵێن ئێمە کە ئەوەی کە هەیە بافەکانە نەکڕیوەتەوە کێشە هەبوو بۆی کە چەند عەدەدێکی کەم ڕێگە پێدەدا دەدرێت لایسەنسە دەدرێتێ بۆ ڕووماڵکردنی یاریەکان کاتێک ئێمە پرسیامان لێ کرد دوای ئەوەی کە بڵێن کۆنفرانسەکە تەواو بووچین بۆ لای لەگە برای بەڕێزم کاکداروان ێستا وتی ئێمە کەناڵەکەی ئێوە دەزانم کامەیە ئێوە نۆن ڕایتن بەڵام ئێمە ژمارەی دیاریکرا و بلیتمان داناوە یاخود لانسسمان داناوە بۆی کە ڕووماڵ یاریەکان بکەن هیوادارم ئێوەش بن یەکێک من لەو کەسانە خۆشبەختانە دەمانبینی کاتێک کە یاریەکان 5 دقەی دەمان دەست پێ یاریەکان تەواو دەبوو هاوشێوەی کەناڵە جیهانەکان کورسات نیوز نێدرا و پەیامنەرەکانی لەوێ بوون و ڕووداوەکانمان بۆ بینەرانی هەرێمی کوردستان دەگواستەوە بەڵام بە پشتیوانی خودای گەورە و بە پشتیوانی ئیدارەی کەناڵە بەڕێزەکەمان ئینشاءالله بۆ ساڵی داهاتوو کاری گەورەتر باشتر دەکەین وەک چۆن بەڵێمان پێدابوون کە مایکی کورسات نیوز پاشەکشەنەکەەوە دەبین کە سەرێکی وەکو فۆدین ئەوە مایکی سکای سپۆرت ئەوەش مایکی کورسات نیوز تەنیشتی هەیە باش کەواتە لە چەند ڕۆژی ڕابردووە مایکی کورسات چی کرد لە جامی جیهانی یانەکانە ئەو پەیامەی با بڵێن هەمیشە ئێمە چەند پێگەیەکی جیهانی هەیە هەواڵی وەرزشیمان دەداتێ لی وەردەگرینەوە دەچین ئەو کاتە برانی بەڕێزم هەواسازەکان هەرێک لە سەربازەونەکان بەڕێز مامۆستا ڕێباز کاکناکان کاکسەنگەر کامانە هەواسازی لێهاتوو بەتوانان لەوە کاتێک کە هەواڵەکان تەرجمە دەکەن وەری دەگێڕنەوە هەمیشە دەچین لەو ئاژانسانەی کە کورسات کۆنتاکتی لەگەڵ گرێبەست لەگەڵ کردوون هەواڵەکان وەردەگرنەوە بەڵام ئەمڕۆ دەبینین ئێمە خۆمان ئەو هەواڵانە وەردەگرینەوە بینێتەوە سەرچاوە واتە هاوشێوەوە کە دەبینین کە هاندەرێکی یعنی فلۆمنزی بەرازیلیا بە خۆشحاڵیەوە مایکی کورسات نیوز وەردەگرێت قسەمان بۆ دەکات پێیان دەنێرێ و هەروە پێمان دەڵێتەوە چۆن خۆمان ببینیو لە کەناڵەکەتانە دواتر ئەم وێنانەی خۆیان دەنێرێتەوە کە ئەمە دەگاتە ئەوەی کە کورسات نیوز بگاتە زۆرترین وڵاتانی جیهان بیرت نەچێت یەکێک لەو ڕاهێنەرانەی کە
کە پەیوەندێکی زۆر بەهێزمان هەیە لە یانەی ئەپهام کە ڕاهێنەری توانای جەستەییانەکە یانەی ئەپهای سعودی ئەڵێ لەو کاتەوەی کە مقابلە کراوم لە کورساتی ئێوە دەرکەوتوم بەڵێ من لە زمانی کوردی تێناگەم بەس لە ناو ماڵەکەی خۆما کەناڵی کورسات یەکێک لەو کەناڵی کە دام ناوە سەری هەڵوەرشەکانی لێ دەکەمەوە ئەمە وای کردووە کە لەڕێی دەتوانم بڵم جیاواز لە کەناڵەکانی تر لە هەر شوێنێک ڕووداوێکی جیهانی هەبێت بەو پەیوەندەی کە دروست کراوە چی ڕۆژنامەنووسان بێت چی ڕاهێنەران بێت وەک چۆن لە ڕابردوودا کردومانە لە داودا کاری باشتر دەکەین کە کورسات بۆتە سەرچاوەیەک نەک تەنها بۆ خۆمان بەڵکو بۆ کەناڵەکانی تری جیهانیش وەکو ئاماژەت پێدا مایکی کورسات هاوشێوەی کەناڵە گەورەکانی ئەوەی کە لە جیهانە ئیشەکەن بوونی هەیە لە بەردەم ئەستێرەکانە وە گرنگتر لەوە لە پێشتردا هاوڕێمان داروان حاجی حامید ئەگەشت بە ئەستێرەکانی وەکو مێسی و ڕاهێنەرەکان گواردیۆلا لە هەمان کادا ئێستا چەندێ مایکەکە ئەبێ کەسێک هەڵگرێت کە خۆی ڕێگە پێدراو بێت کورسات ئێستاش پشتی بەوە بەستۆتەوە کە خەڵکی ڕۆژنامەنووسی جیهانی باوەڕ پێکرا و مایکی کورساتی بەدەستەوەیە هاوکو بگەنە ئەو شوێنانە هەچ کەسێک تەنها بچێتە ناوەکو هاندەرێکڵی نۆکو هیچی تر ناڵێ ڕاستە وەکو هاندەرێت تەنها بچێت بۆ بینینی یارێکی جیهانی دەزانێت کە دەزانێت تەنها چونە ناوەی هاندەرێک چەند ڕێوشۆنێکی توندی دەوێت ئەمە کارێکی ئاسانیە ئەگەر پێگەیەکی باوەڕ پێکراوت نەبێت ئەگەر پێشتر سمعەیەکی باش لە ناو ڕاگەاندنی وەرزشیدا لە ئەوروپادا جێ نەهێشت بێت ئەمە ئاسان لێ بگەی بەو شوێنە کاتێک ئێمە بەڕاستی ساڵی 2022 لە یارێکی لە کۆنگری ڕۆژنامەنووسی پاریس سەن ژەرمان لەوێ ئامادە بووم لەوێ من پرسیارەکەم ئاراستەی گالتی ڕاهێنەری یانەکە کرد پێشەوەی کە یانەکە جێبێلە ڕاستەوخۆ دوای یارەکە لێ پرساوی ڕاگەاندنی پاریس سەن ژەرمان هات بۆ لام وتی پێشتر من تۆم نەبینی وەلە کێو هاتووی وتم ئەمە مایکەکەمانە بەهۆی برای بەڕێزمە کاکداروان زانی وتی ئێوە زۆر گرنگی بارەکانی ئێمە دەدەن ئەمە ژمارەی من ئەمە ئیمێلی من هەچ کاتێک ئێوە ویستان ڕووماڵ یاری پاریس سەن ژەرمانکەن تەنها ئیمێلێک بۆیەوە بەسە کە پێگە و کەسایەتی و بەهێزی کەناڵەکەتان بەسە بۆی کە یەکسەر ئێمە ڕێگەتان پێ بدەین وەکو هەموو ڕۆژنامەنووسەکانی تری فەڕەنسا بێن ڕووماڵی یارەکانمان بکەن ئەمە لەگەڵ ئەوەیدا کە ئێمە کارێکمان کردووە بەو پەڕی ئەخلاقیشەوە ڕووماڵی یارەکانمان کردووە سمعی خۆمان پاراستووە پەیوەندێکی بەهێزمان کردووە بەڕازگۆی ئیشەکانمان کردووە نەک ئەوەی کە کاری پێچووپەنا بکەین کە لەسەر بەڕاستی هەم لەسەر کەسایەتی خۆمان بکەین لەسەر کەناڵەکەش بکەین چونکە هەچ کاتێک کە لە هەرێمی کوردستاندا کە ناوی کورسات دێنی پێم وایە کە بەس ناوهێنانی کورسات بۆ خۆی لە خۆیدا پێناسەکی گەورەیە و براندێکی جیهانی سەر ناو میدیا جیهانیەکانە وەرزشەکانە بەدەر لە ئامادەبوون لە بەردەم یاریزانانە لە گەشتی هەواڵەکانی کورسات نیوزە ئەستێرەکانی جیهانمان بینیوە کەسایەتیە گەورەکانی جیهانمان ڕاهێنەرانمان بینیوە کە لە گەشتی هەواڵەکانە بەشداریان کردووە ئەم پەیوەندیە چۆن ڕێکخراوە تا ئەو کەسانە ئەو ڕاهێنەرانەی یانەکانی جیهان بە هەموو لایەکەوە کە یاخود سەرۆکی یەکێتی ڕۆژنامەنووسانی جیهان لە کورسات نیوزەوە قسەی کردووە ئەم پەیوەندیانە چۆن ڕێکخراوە کاکەڕۆن ئەو کارانە لە خۆوە نییە ئەگەر تۆ بێت و پێگەیەکی بەهێزت نەبێت پەیوەندێکی بەهێزت نەبێت ئەگەر بێت و ئەو کەسانەی کە نوێنەرایەتی تۆ دەکەن ینی بە شێوەیەکی دروست و یاستایی کارەکانیان ئەنجام نەدابێت ئاسانیە من نمونەیەک گەێنمەوە لەسەر بەهێزی پێگەی کورسات نیوز لە لای ڕۆژنامەنووسان لە لای ڕاهێنەرەکان لە لای ڕۆژنامەنووسانی وەرزشی جیهان بەگشتی ڕاهێنەرێکی پێشووی ڕیال مەدرید کە ئێستا پێشتر مساعد مدەریب بووە لە سەردەمی لۆپتگی لە سەردەمی لۆپتگی و لە سەردەمی سۆلاریش باوڵی مساعد مدەریب بووە لەسەر لە خولی ئەفریقی ڕاهێنەری دەکات کاتێک کە گەڕابوو بۆ وڵاتی ئیسپانیا بۆ یەکێ لێرەکان میوانداری کرابوو بە هۆسپیتاڵەتی بانکرابوو لەوێ لەو یاریەوە بێ ئەوەی مخۆم داوای لێ بکەم ڤیدۆی ناو یاریگەکەی بەدەرم سوارە ئەم یۆنانە حەز دەکەم لە شاشەکەی ئێوە دابەزێت واتە ئەمە کارێکی گرنگە یاخود کاتێک کە بەهۆی کۆرۆناوە ئۆلمپیاتی زستانە لە سین بەڕێوە دەچووە و کاتە جانی میلۆ لەوێ پەیوەندی کرد پەیوەندێکم بۆ کرد نامێکم بۆ ناروتم زۆر گرنگە باسێکی بەڕێوەچوونی چالەکەکە بکەی کۆرۆنا چی کردووە کارەکان چۆن بەڕێوە دەچێت وتی من ئێستا لە ڕێگام لە ناو سارەدام ناتوانم دابەزم وتم ئێمە تەنها 20 دقیقە ماوە ئەگەر بتوانی لەو کاتەیە وتی ئێستا من هەوڵێک دەدەم لە ڕێگا وەستاوە چووە لە ئوتێلێک داوای ئینتەرنێتی کردووە سکایپەکەی داگیرستانوە کۆمپیوتەری ئەو ئوتێلێ بەکارێ ناوە تەنها بۆ ئەوەی 20 دقیقە چارەکە بۆ کورسات نیوز قسە بکات دواتر دەڵێت کەناڵەکەی ئێوە هێندە ئازیزە لای ئێمە کە من بچم ئەو کارەتان بۆ بکەم واتە ئێمە بەو شێوە دروستە چونەتە ناو پەیوەندەکانمان لەگەڵ ڕۆژنامەنووسان و ڕاهێنەراندا و دەتوانم بەڵێنی ئەوە بدەم بە پشتی خوای گەورە بە پشتی ئیدارەی بەڕێز لە ساڵی نۆدا ئێمە جامی ئەفریقامان لە پێشە ئێمە وەکو ئاماژەم پێدا یۆرۆ و کوپا ئەمریکا و هەندێک ساڵێکی تربا لە پێش کە نامێ ناوەکانم بێنم کورسات لە هەموویە ئامادەیە بێت بە پەنای خوا ئینشاءڵڵا لەوێ ئامادە بێت باشە لەسەر میوانداریکردنی ئەو کەسایەتیە وەرزشیەکان یاخود ڕاهێنەری یانە جیاوازەکە ئەوروپیەکان
هەندێک جار ئەوانە بێگومان بەپێی گرێبەستێک لە کەناڵە جیهانیەکانە دەرەکەون بەڵام لە کورساتەوە بینیمان دەرکەوتون لە گەشتەکانە بەشداریان کردووە شیکردنەوەیان بۆ خولەکانی ئیسپانیا و ئینگلتەرا و ئەمانە کردووە ئەمە چ کاریگەریەکی لە میدیای کوردیا دروست کردووە ئێستا کورسات چەند هەنگاو چۆتە پێشەوە بۆ وەرگرتنی ئەو کەسانەی کە ڕۆژانێک ڕاهێنەری یانەکانی ئەوروپا بوون و شیکردنەوەکەن لە کورساتەوە کاکەڕوان ئێستا هێندە تەکنۆلۆژیا پێشکەوتووە کاتێک لەگەڵ کەسانەدا قسە دەکەی ئاسان نییە تۆ بتانی بە ئاسانی بێت لە دوانت بۆ بدا بەڵام تۆ ئیت لە سەرەتادا ئێمەکو باسمان کرد ئەندامی ڕۆژنامەنووسانی وەرشی جیهانین کاتێک کە من لەگەڵ ڕاهێنەردا قسە دەکەم دەبێت سیڤی خۆی بۆ بدەرم کە کێم و چۆنم وە کەناڵەکەم چۆنە لە چ ئاستێکدا لە چ لیڤڵێکدا بەم شێوە کورتێکی کەناڵەکەتی بۆ باز دەکەی کە بەم شێوە زەنەری پێم خۆشەوە بگری لەسەرەوە و ئەمەش خۆمانین لە دوای ئەوە هەندێکیان کاتێک کە وەڵامان دەدەنەوە دەڵێ ئێوە ئەو گەلن کە بەرامبەر بە تروستانی داعش جەنگان کورد میلەتێکی ئازایە ئەمە لەوانەیە بڵم لە وتەی چەندین ڕاهێنەر و یاریزانانەوە گوێم لێ بووە کە ئەم وەڵامیان بۆ ئێمە داوەتەوە ئێمە بیرمان نەچێت لە ماوەکانی ڕابردوودا کاتێک کە پەیوەندێکی تەلەفۆنیم لەگەڵ نونۆ گۆمێسی یاریزانی پێشەوە بژاردی پورتوگالدا ئەنجامدا وتم پێم خۆشە بۆ کەناڵەکەی ئێمە قسە بکەیت وتم ئێمە کوردین وتی بەڵێ من زمانەکەی ئێوە نازان بەڵام ئێوە گەلێکن لە ڕاگەیانەکانەوە بینیمان کە ڕوبەڕووی کارەساتێکی گەورە بوونەوە بەڵام زۆر ئازایانە وەستاونەوە لەبەر ئەوەی کە من بەڵێ ئامادەم بۆ شاشەکەتان قسە بکەم وەک بیرمان نەچێت نونۆ گۆمێس ڕۆژانێک ئەستەرێک بووە لە ئەستەرە گەورەکانی تۆ پێی ئەوروپا چی لە ئیتالیا دابێت چی لە خولی پورتوگالی دابێت چی لەسەر لەگەڵ جیلێکی زێڕینی هەڵبژاردەی پورتوگالدا بوو بێت و هەروەها بیریشمان نەچێت لەوانەیە هەندێ بارودۆخی دارایی وای کرد بێت کە ئێمە لە هەندێک حاڵەتدا دەستمان بەسرا بێت ئینا ئێمە پەیوەندی ئەوەمان هەیە ئەو ئەستێرە گەورانەی پێشوو ئەو ڕاهێنەرانە بیانێنن لێرە خزمەت بە تۆ پێی شاری سلێمانی بکەن خولی ڕاهێنانیان بۆ بکەنەوە بێن لە ڕاگەنەکەەوە لێرە چاپێکەوتم کەم بێن شاری سلێمانی ببینن بێن ژێرخانی ئەم شارە بینن وەکو ئاماژەیەکم پێدا ئێمە دەتوانین ئەم کارانە بکەین کە لە ماوەکانی ڕابردوودا درێخیمان نەکردو بەڵام ئێمە هەمیشە ڕاگەاندن وایە پێویستی بە کاری زیاتر و گەورەتر و شتی نوێگەری هەیە ئێمەش ئینشاءڵڵا لەو هەوڵەدا بەردەوام دەبین و ناوەستین باشە دوهەمی پرسیارم ئەوەیە چەند گرنگە لەگەڵ میوانە ناوخۆیەکان لێدوانی ئەستێرە کوردەکان لە میدیای کوردیەوە شیکردنەوەی ئەستێرە جیهانیەکان و لێدوانی کەسایەتە وەرزشە جیهانەکان بڵاو کرێت ئێمە بیرمان نەچێت تەنها بەو نمونە ئێنمەوە هەر لەم شوێنەی کە ئێستا وەستاوی لەم شوێنە پیرۆزەدا و جەنابیشت لەوێ بووی برای بەڕێزم کاک خەسرە و یەکێ لە ڕاهێنەرە دیارەکانی تۆپی کوردستان و ئێستاوانە بێژی ئاسیاییە برای بەڕێزم مامۆستا ئازا حاتم کە خۆشبەختانە ئێستا لە خولی ڕاهێنانی ئەی ئاسیاییە لە وڵاتی لە شاری بەغداد هەروەها مامۆستا جەلیل کە ئێستا ڕاهێنەریانەی بازێنەوەی کێکە لە وەرزشکارە جوانەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دوو ڕاهێنەری دیار یەکیان ڕاهێنەری هەڵبژاردەی بەرازی بۆ تازە پێگەشتووان و یەکەم ڕاهێنەری بەرازی بۆ لە خولی سکۆتلەندی ڕاهێنەری کردووە و یەکێکە لەو کەسانی زۆر نزیکە لەکەی تۆپەی بەرازیلەوە کە ڕێنماییان دەداتێ بۆ داهاتوو چی بکەن خەلەکان لە چیدایە کە مکوڕەکانی بەرازیل لە چیدایە و هەروە ڕاهێنەری توانای جەستەیی یانێ ڕیال مەدرید کە ڕاهێنانی بە هەرێک لە زیدان و فیگۆ و ئەوانە کردووە واتە ئێمە لەگەڵ ڕاهێنەرە بیانەکاندا ڕاهێنەرە کوردەکانیش کەسایەتێک وەرزشکارە کوردەکانیشمان با بڵێن پاراستووە هاوسەنگیەکە ئەوە نەبووە کە ئەم کار و هەماهەنگیانە بەردەوامی دەبێت لە ئێستا و لە داهاتووشدا ئینشاءڵڵا و لێدوانی یاریزانە جیهانیەکانیش بە هەمان شێوە بەدڵنیاییەوە ئینشاءڵڵا سپاس دەکەم سوارەکەریم لە پرسایی بەشی وەرشی کورسات نیوز سپاس بامەدەوە لە سپۆرت مەگەزین زۆر سپاس کاکە